ئەم کاتتان باش شۆڕشی کوردی و ڕووداوەکانی هەڵگری چەندین لێکدانەوەن و خۆشببختانە بەشێکی زۆری کارکتەرە گرنگەکانی بەشدار لەو ڕووداوانە لە ژیانداماون و دەتوانین وەک سەرچاوەیەک بۆ گێڕانەوەی ئەو ڕووداوانە و هەڵسەنگاندنیان و دەستخستنە سەر هەڵەکان و ئاماژەدان بە ڕاستیەکان پشتیان پێبەستین. شۆڕشی حوزەیرانی کورد کە لە پاش نوسکۆی ساڵی 1975 سەری هەڵدا بەیەکێک لە پڕووداوترین و ئاڵۆسترین شۆڕشەکانی کورد هەژمار دەکرێت کە ناکرێت دوای نزیکەی 35 ساڵ لە دەستپێکی ئەو شۆڕشە بەشێکی زۆری ڕووداوەکانی ئێستا بە ڕوودا و ناکۆکیەکانی ئەو کاتی شۆڕشەوە نەبەستینەوە یان ڕوونتر بەشێکی زۆر کەمی ئەو ڕووداوانی ئێستا ڕوودەدەن ڕگ و ڕیشەیان نەگەڕێتەوە بۆ ڕوودا و ناکۆکیەکانی ئەو کاتی ناوشۆڕش. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا میوانداری یەکێک لەو کەسایەتیانە دەکەین کە بە پێی سەرچاوە مێژوویەکان بەشێک بۆ لە زۆربەی زۆری ڕووداوەکانی ناوشۆڕش. کەم جێڕانەوەی شۆڕشی حوزەیران هەیە ناوی ئەو کەسایەتی تێدا نەهات بێت و لە بەشێک لە ڕووداوەکاندا باسی نەکرابێت. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا لەگە فازل کەریم ئەحمەد نەسرە بە مامۆستا جەعفەر هەوڵ دەدەین هەڵوەسەیەکی خێرا لەسەر بەشێک لە ڕووداوەکانی ڕابردووی ناویەکێتی نیشتمانی کوردستان و کۆمەڵی ڕەنج دەرام بکەین. هەروەگەمانوێت لە گۆشەنیگای ئەو کەسەی لە سەرەتای شۆڕشەوە بەشداری ڕووداوە سیاسیەکانە بارودۆخی ئێسای یەکێتی نیشتمانی کوردستان هەڵبسەنگێنین و سە پەیوەندیەکانی ئەو حیزبە لەگە حیزبەکانی تری کوردستاندا هەڵوەسەیەکی خێرا بکەین. مامۆستا بەخێبی بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سوپاس بۆ تۆ. مامۆستا لە ئێستای قسە و باسێکی زۆر دەربارەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەکرێت بۆ پێی تۆ هەر لە سەرەتاوە لە ڕێگەی کۆمەڵی ڕەنجدەرانەوە بەشێک بوویت لە یەکێتی نیشتمانی کوردستان. ئەمە زۆر ڕاشکاوانە پێم بڵێ بارودۆخی ئێستا یەکێتی چۆنە بینیت یەکێتی لەو ئاستایە کە وەک جاران ڕابەرایەتی میلەت تێ بکات پەیوەندیەکانی لە چه ئاستێکان تا ئەیساتش کە باسی یەکێتی ئەکرێ بەو شێوەیە کە جەناوت باسیەکەی دیارە دلیلی ئەوەیە کە یەکێتی هێشتا هێزێکی کارا و کاریگەرە لەسەر ساحەکە و توانیوێتی دەورێکی گرنگ ببینێ و من پێشم وایە تا ماوەیەکی تریش دەتوانێت ئەو دەورە بگیڕێت و هیواداریشم بتوانێت خۆی نوێ بکاتەوە نەک بەستەنها بڵێن لەو شێوەی کە ساڵی 75 پێک هاتووە چکەوە زروفێکی تر بووە جیهانێکی تر بووە هەلومەرجێکی دووەلی زۆر جیاواز بووە لە ئاسی نیشتمانیش هەلومەرجێکی زۆر جیاواز بووە. ئێستا هەلومەرجەکە زۆر جیاوازە و من پێم وایە یەکێتی بێ هێزێکی تر بێ لە دنیاە ئەبێ خۆی بگۆڕێ و ئەبێ کۆمەڵێک گۆڕانکاری هەیە بێ بیکە چونکە حزبێ لە سوسیال دیموکراتەکانی ئەڵمانیا بێیان لێبەری بریتانی بێ هەر هێزێکی سیاسی بێ کە تەمەنی سەروی 120 ساڵە بەڵام هێشتا لەسەر ساحەکەن و دەورە بین و دەورێکی گرنگە بینن مەسەرەکە پەیوەندی نییە بە ڕۆژگارێکەوە یان سەردەمێکەوە مەودایەکی تاریخیەوە بەڵکو و پەیوەندی بەوە هەیە ئەو حزبە چەند خۆی ئەگونجێنەی لەگەڵ هەلومەرجە نوێەکانی ئەم قۆناغەوە کە خۆی گۆڕی ئەتوانێت بەردەوام بێ لەسەر خەباتکردن ئەگەریش بەردەوام نەبێ بێگومان ئەبێ بکشێتە دواوە. بەڵێ باشە بە پێ قسەکەی تۆ کاڵی پێویستی بەوەیە خۆی بگۆڕێت خۆی بگونجێنێت کاتی جدی تا ئێستا نێتوانیوە هێزێک بێ خۆی بگۆڕێ خۆی بگونجێنێت لەگەڵم بارودۆخە تازەیە. من ناتۆم بڵێم هیچ خۆی نەگۆڕیوە واشم نەوتووە بەڵکو ئەڵێم لەگەڵ قۆناغەکانی داهاتووشە چونکە هەر لە قۆناغی شۆڕشە ئەوە بۆ خۆی قۆناغێکە یعنی لە ساڵی 76ەوە بۆ 92 ئەوە قۆناغێک بووە تەنانەت لەو کاتەش یەکێتی خۆی گۆڕیوە ئەتوانم بڵێم دەورێکی زۆر گرنگی بینیوە و داهێنانی کردووە لە زۆر شتە داهێنانی کردووە بە تایبەتی لە سەرەتای شۆڕشە داهێنانەکان زۆر گەورە بوون خەڵکی زۆر لە دەوری یەکێتی کۆبووە چکۆ یەکێتی یعنی ئەوەی کە من بیرم بێ لە 76 کە ینی بڵێن مەفرزە سەرەتایەکان ڕۆیشتە دەرەوە من خۆم بیرمە کە ئەچوونە دێهات خەڵگاڵتەیان پێمانە کردن هەندەوە چی شێت بوون زۆر بەزەیمان پێتانە لەو کۆمەڵێک گەنجی تازە پێگەیشتون پێمان حیفە ئەکوژرێن و هیچ ئەنجامێکش نییە چکە ئەو شۆڕشە مەزنە بە 100,000 کەسەوە هیچی بە هیچ نەکرد بە دوو بڵێن کوڕی گەنجەوە
بە چەند تفەنگی شکاوەتانەوێت چ بکەین هیچتان پێ ناکرێ کەواتە ئەو کاتەش یەکێتی بەرەبەرە لە ڕووی پێکاتە لە ڕووی فکرەوە لە زۆر ڕۆ توانی کۆمەڵە گۆڕانکاری بکە بەس بیر نەچێ من ئەو کاتانە لەو زمانی ئەو گروپانە بووم کە لەوانی کە ناڕازی بووم لە ناو کۆمەڵە و لە ناوێکێتیە کەوتمەتە زۆر سراعاتەوە زۆر شتم نووسیوە ئینسانێکی بێدەنگ نەبوومەوە کاتەش و ئێستاشێکێکم لەوانە کە ئێستا شەر بۆ شانسی خۆم هەر لەوانم کە ناتوان بێدەنگ بم نە ئەشتوانم ینی بۆچوونی خۆم بە ڕاشکاوانە نەڵێم و دواترین شت ئەو کتێبەیە کە چەند ڕۆژێک لەمەوە پێش کەوتە بەردەستی خوێنەران لەسەر خۆی لەسەر سەرۆکاتی وەزیرانە بەس من وام نانا سەرۆک وەزیران و تەکنیکی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە یەنە سەر ئەو قۆناغەش مەمەساوە قەناعەتی تۆ گرنگترین ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا پێویستەیەشێتی بیکا بۆ ئەوەی خۆی بگونجێنێ بۆ ئەوەی بۆ ماوەیەکی درێژتر لە داهاتوە بتوانێت بمێنێتەوە بەم کاراییە لە ساحەکەیە چییە؟ خاڵێکی زۆر گرنگ هەیە کە نە حکوومەت و نە یەکێتی و نە پارتی و نە ئۆپۆزیسیۆن کەس هەستیان بۆ نەکردووە کە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەبێ ڕەچاوی بکەن ئەویش ئەوەیە هێزە سیاسیەکانی کوردستان یەکێتیە پارتیە هێزەکانی تریشە تقریبان ئەو هێزانە کۆنترن تاکو حکوومەتی هەرێمی کوردستان و تاکو دروستبوونی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەموو 20 ساڵە هەرێمیش هەر تقریبان هەر ئەو ماوەیەتە بەڵام پارتی دیموکراتی کوردستان یا هەر هێزە سیاسیەکان تاریخێکی دوور و درێژتریان هەیە مەسەن هەر پارتی ئەگەر تو وەربگری لە 46 تاکو ئەمڕۆ نزیکەی 65 ساڵە جا ئەو دلیلی ئەوەیە کە ئەو هێزە سیاسیانە بۆ خۆیان نیمچە دەوڵەتێک بوون لە فترەی لە فترەکانە کە لە شۆڕش بوون بڵێن دادگایان هەبووە سەرچاوی مالیان هەبووە گومرکیان هەبووە کۆمەڵێک ڕێخستنیان هەبووە کە بۆ ئیدارەکردنی ئەو وەزعایە ئەو منطقانەی کە ئەوان دەستیان بەسەراگرتووە حکوومەتێکی بچووک بووە یا ئیدارەیەکی بچووک بووە ئەو ئیدارێک کە دوای 92 دوای ڕاپەڕین هاتوتە ناو شارەوە بەشێکی توانیوێتی درێژە بدا بەو کارانەی بۆ حکوومەتی کە هەی بووە و توانیوێتی خۆی بەهێزکە خۆی مەفروض وا بوو ئەبووە بە هەردوو لا یا بە چەند لای سیاسیە بە هەموو لاکان هەوڵیان بدە حکوومەت بەهێزکەن ینی هەرێم بەهێزکەن ئیدارە بەهێزکەن لای من ئەوە گرنگترە تاکو بەهێزبوونی هێزە سیاسیەکان چونکە بۆ هێزە سیاسیەکان تۆ حزب هەموو حزبێک ئامرازێکی سیاسیە بەڵام مەبەستەکەی تۆ چییە؟ ئامانجی تۆ چیە؟ شتێکی ترە ئامانجی ئێمە ئەوەیە وڵاتەکەمان ڕزگار و سەرفراز بێت و گەلی کوردیشە بەختەوەر بێ زۆر ینی شاد و بەختەوەر بێ بەو ئیدارەی کە هەیە لا ئێمە ڕاستەکەی من وا هەست دەکەم هێزە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی هەوڵەدەن ئەو ئامرازە زیاتر پارێزگاری بکەن و ئەو ئامرازە بەهێزکەن من ئەو پێم باشە ئەو ئامرازە هەبێ پارێزگاریش بکرێ بەڵام زیاتر بایخ بە حکوومەت بدرێ و حکوومەتشە بە شێوەیەکی مۆدێرن نەک حکوومەتێک بێ کە شێوەیەکی مۆدێرن وەرنەگرێت چکە فەرقێکەیە لە بینی حکوومەتێکی مۆدێرن کە وەکو مەکینە وەکو سەعات ئیش بکە حکوومەتێکیشە بەست و ئیداری وڵاتەکەی پێ بدەیت بەڵام کەواتە ئەو گلیانی کە ئەویان ئەو ناڕەزایەتیانی کە بەرامبری شێتی و پارتی دروست بوو بە تایبەتی ماوەیەک پاش حکومڕانی ئەو دوو حیزبە لە کوردستانە دروست بوو پاشەوەی کە حکوومەتیان پێگەێنەوە پەرلەمانیان پێگەێنە کەواتە ئەتوانین بڵین بە پێ قسەکانی تۆبێ و بە پێ ئەو ناڕەزایەتیانەشبێ کە دروست بۆ توانین بڵین نزمون حکومڕانی کوردستان نزمونێکی سەرکەوتو نەبووە ئەو حیزبە نەیانتوانی حکوومەتێک دروست بکەن کە حکوومەتێکی دامەزراوەیی بێ من هەمان پرسیارەکە تۆ بەو شێوێن موافقیم لەسەر هەر هەمووی 100% بەڵکو ئەوە پێڵێم حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان توانیویانە ئیداری ئەم وڵاتە بکەن بەس ئایا ئەو ئیداریە 100% بە گوێرەی دڵی خەڵک بووە ئەڵێم نەخێر چونکە سەرکردایەتی هێزە سیاسەکان خۆشیان پیان وانە
100% هەموو ئامانجەکانی گەلی کورد بەدی هاتووە چکە بەدی نهاتووە ئەگەر وا بڵێن ئەم درۆ لەگەڵ خۆمانەکەین من نە ئەمەوێ لەگەڵ خۆمە درۆ بکەم نە ئەمێ لەگەڵ خەڵکیشە درۆ بکەم من ئەمێ ڕاستیەکان وا داڕژمەوە کە بڵێم ناڕەزایی هەیە ئەڵم یەکێک پێم بڵێ ئایا ناڕەزایی هەیە بڵێ ناڕەزایی هەیە ئەو ناڕەزایە بەڵام بە هەڵا علاج کراوە تەنانەت بە ئۆپۆزیسیۆنیشەوە ئۆپۆزیسیۆن توانیوتی وەکو مغناتیزێک ناڕەزایەکان کۆکاتەوە دوای خۆی خا بەڵام ئۆپۆزیسیۆنیش ئەگەر ئێستا ئەم ئۆپۆزیسیانەی کە هەیە ئەمان بینیت و دەسەڵاتیان بدەیتە دەست من دڵنیام ڕەنگە هەر بەو شێوەیە کە یەکێتی پارتی ئیداری حکوومەتیان کردو ئەوانش هەر دووبارەکەنەوە من پێم وایە جیاوازی من ئەوەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە من ڕەنگە زۆر کەس پێی وابێت لە ئۆپۆزیۆنترم هۆکەشی ئەوەیە من پێم وایە دەوڵەتێکی مۆدرن یان حکوومەتێکی مۆدرن ئەبێ بە شێوەیەک بێ شێوەیەکی عقلگەرایی بێ ئەوەی پێڵن ڕاشناڵ یا ڕاسیۆنال ئەبێ بەو شێوێ بەڕێوە بچێ ئەوەی ئۆپۆزیسیۆن داوایەکە مەسەرەن ئیسلامیەکان ڕەنگە پێیان باش بە حکوومەتێکی ئیسلامی بێتە دەسڵات بگرێتە دەستکەەوە عقلانی نییە یان گۆڕان بێ گۆڕانیشە ڕەنگە هەر پێی باش بێ ئەو دەسەڵاتەیەکێتی هەیەی بدرێتە دەست ئەوانەوە کە ئەوەش هەر دووبارەکردنەوەی ئەزمونیەکێتیە کە ئەوەش پێم وایە ئەو مۆدلێک کە ئەوانەیەنە تەقدیمەکەن مۆدلێک نییە ینی من تا ئیساتە مۆدلێک نەکەوتوتە بەرچاوم بڵێن ئەم مۆدلە لە مۆدلی یەکێتی و پارتی باشترە بۆیە یعنی نەبوومەتە ئۆپۆزیسیۆن ئەگینا ئەبوومە ئۆپۆزیسیۆنی هێزێکی سیاسی بێت بڵێ من مۆدلێکم هەیە لەم یەکێتی و پارتیە باشترە لەم مۆدلێک کە ئێستا هەیە ئەمە کەیسا حکوومەتیان دروست کردووە دروستیەکەن لەوە باشتر بێ بە تاکید دەڵێم مۆدلە باشترە مەسەن بتوانێت ڕیفۆرم بکە لە نەک تەنها لە لایەنە سیاسیەکان ڕیفۆرم بکە لە دادگا ڕیفۆرم بکە لە بڵێن دەستگاکانی پەروەردە و لە دەستگاکانی تەندروستی و لە ناو بازار و لە هەموو شوێنێ ئەو شوێنانەی کە خەڵک ناڕازیە منیش وەکو ئەو خەڵکە ناڕازیم زیاد لەوانش ناڕازی ترم و پێم باشە خەڵک داوای مافی خۆی بکە و من 100% داوای خەڵکم پێ باشە و پشگیریشەکەم بەڵام بە چ مەبەستێک بەو مەبەستەی کە ئێمە بتوانین ڕۆژ لە ڕۆژان ئیدارەیەکی عقلانی یان ئیدارێکی ڕاسیۆنال ینی ئیدارەی ئەو وڵاتە بکات و بەرەو پێشەوە بڕوە ئەوەش من پێم وانە ئێمە ئەگەر بێت و ئەم حکوومەتی هەرێممان ڕوخان ئیدارێکی عقلگەرایی یان عقلانی ئیدارەکە بەدەستەوەگرێ بەڵکو ئەوە بەڕاستی خەباتێکی زۆ دوورودرێژی ئەوێ و ڕیفۆرمێکی ڕیشەیی و سەرتاسەری و بەردەوامیش ئەوێ نەک بڵێن یەک جار ڕیفۆرمە بکەین ئیدارەکە بدەینە دەست مەسەلەن کاگڕێبوارەوە یان یەکێک لەو کەسانێک کە ئەیاناسی بیدێ دەستەوانەوە ئیتر گۆڕانکارێکی زۆر فراوان بەدیهات من تەسەوری ئەوە ناکەم بەڵێ بەڵام مامۆستا وا باشترەوە زەمێمە قسەسە گریمانە نەکەین جارێ ئۆپۆزیسیۆن کەس ئۆپۆزیسیۆنی لە دەسەڵاتە تاقی نەکڕێتەوە تا بزانین چۆنەبن ئایا بۆ ڕتمە حکوومەکەن یان نا قسەکە لەسەرەوەیە کە ئۆپۆزیسیۆن بەرنامێکی سیاسیان پێەیە لە بەرنامە سیاسیەکەیانە باسییان لە چاکسازی کردووە لە هەموو بوارەکانە ئەو بارانی کە باسمان کرد لە هێزە سەربازیەکانە لە دادگایە لە بازاڕا لە لایانی کۆمەڵایەتیە لە هەموو لایەنەکانە بێگومان هەر لیستێکیش لە هەڵبژاردنە سەرکەوێ هەوڵایە و بەرنامەی خۆی جێبەجێ بکە وانە ئێمە مەسلەی ئەم چاکسازیانە بەڕاستەوخۆ بەیان ناڕاستەوخۆ لە بەرنامەی هەڵبژاردننی لیستی هاوپەیمانی کوردستانە بینیمان کە یەکێتی نیشتمانی کوردستان بەشەگە لەو لایەنە بەڵام ئایا کارێکی جددی کراوە بۆ ئەم چاکسازیانە با لێرە ئەو پرسیارە و لێ بکەم بە بڕۆی تۆ حیزبەکەی خۆت کاری جددی کردو بۆ چاکسازیانە کە بکرێ من پێم وایە هەندێک هەنگاو نراوە بەڵام ئەو هەنگاوانە بە گوێرەی پێویست نین گریمانەکەش من بۆ ئەڵم ئێمە لە ڕووی تێوریەوە زۆر جاربێ لەسەر گریمانش کارکەین چکە تۆ ئەگەر بەرچاوت ڕوو نەبێ کۆمەڵک گریمانەی یعنی ئەوەی کە بە زمانی فەلسەفی پێڵن هیپۆتێزە کۆمەڵک هیپۆتێزەمان لە بەردەم نەبێ تو ناتوانانی بگەیتە ئەنجامێکی
تیۆری ڕاستیشە ینی لە منطقی شەوایە ئەبێت تۆ کۆمەڵک مقدمەی ڕاستە بێ بۆی بگێتە ئەنجامێکی ڕاست ئەو جار ئەوەیە یان لای من زۆ گرنگە کە ئۆپۆزیسیۆن تا ئیساتە ینی بەداخەوە ئەڵێم ئۆپۆزیسیۆن هێشتا لای من نەیتوانێت ئەو مۆدلە پێشکەشکە ئەو مۆدلەی مەسەلەن کە یەکێک لە ئەمریکا بێ لە بریتانە بێ لە ئەڵمانیا بێ یەتە سەر حکوم خەڵک ئەزانێ ئەم کەسە کێیە تەجروبەیەکی مەسەن لە ویلایەتێک لە ویلایەتەکان مەسەن هەرێمێک لە هەرێمێک تەجروبیان کردووە ئەم کەسە مەسە ئەم ئۆبامایە پێشتر لە شوێنێک حکومڕانی کردووە ئەو جار بینیویانە یان فڵان حزب یان بینیوە ئەزمونیان کردووە ئەو جار دەسەڵاتەگرێتە دەست من لای منەوە زۆر ئاساییە دەسەڵات گۆڕکێ هەبێ و زۆر زەڕوریشە و زۆر خراپیشە دەسەڵات لە دەست یەک گروپی سیاسی بێ ئەوە گومانی تیانە زۆر خراپە بەڵام ئەبێ پێشتر ئێمە دەوڵەتی قانون هەبێ لە وڵاتە یعنی بەچمە بەسێک دەوڵەتی قانون یعنی چی لای من دەوڵەتی قانون ئەوەیە هێزێکی سیاسی هاتە سەر حکوم سیستەمە دیموکراتیەکە ئەو سیستەمەی کە مەسەلەن خەڵک لێرە پێڵێ دیموکراسی و من کتێبێکم لەسەر نووسیەوە بە ناوی ئەوەی من بڕۆم بە دیموکراتی کوردینیە ئەو جار من پێم باشە دەوڵەتی قانون هەبێ زەمانی هەم بڵێن کاری سیاسی بڵێن ئەو هێزی ئەدۆڕێ یا ئەو هێزی کە ئەوێ بڵێن وەکو ئۆپۆزیسیۆن خەباتەکە و ناگاتە نەتیجەیەک چ ئەوە جیاوازەکانە یعنی تۆ ئەگەر هات و بڵێن زەمانێک نەبێ بۆ مستەقبەلی سیاسی ئەو وڵاتە مەسەن لە تەجروبەی زۆر وڵات شتێکی زۆر خراپی لێکەوتوتەوە سەر نمونەیەکت بۆ هێنمە من لە ساڵی 33 خۆی لە 32 هەڵبژاردن بووە هەڵبژاردن بووە خەڵک دەنگیان بەکێداوە زۆربەی خەڵکی ئەڵمانەکان دەنگیان بە نازیەکان داوە دەنگیان بە نازی داوە نازیکەش هاتووە چی کردووە ئەو فترە دیموکراسی هەبووە ئەوەی کە پێڵێن ڤایمارە ڕپۆبلیک یعنی لە 1990 و دەست پێکە حتا 33 ئەو کاتە بڵێن خەڵک بە دەنگی خۆی دەنگی بە نازیەکان داوە نازیەکانە چیان کرد من ینی ئەمێ هینە بڵێم وەکو پەرژینێکش لە بینە بێ مەبەستم ئۆپۆزیسیۆنی بڵێم واکە ینی ئەوە باو هەڵەیە دروست نەبێت لە بیرکردنەوەی خەڵکە یان من مەبەستم شتێکی گشتیە تۆ ئەبێت دەوڵەتێکی قانون هەبێت زەمانی ئەوە بکە کە ئەم هێزە سیاسیە دەسەڵاتی گرتە دەست وەکو ئەو تەجربەی زۆر وڵاتەیە ینی شێوەی دیموکراسیەکە نەکاتە شێوەیەکی دیکتاتۆری یان تۆ خەباتەکەی بۆ ئەوەی هێزێک یعنی من زۆر جارەوەم بینیوە مەسەلەن خەڵک لە عەبدوڕەحمان عارف ڕازی نەبوو لە عەبدولکەریم قاسم ڕازی نەبوو لە مەلیک ڕازی نەبوو بەسکە چیت دوای خۆی هیچ شتێکی لەوە خراپتر هاتووە من ئەمەوێ پێشەکی دڵنیا بم کە ئەو حکومەی کە دوای ئەم یەکێتی و پارتیەت زۆر لەمان دیموکراسی ترە ئێستا من ئەتوانم دکتۆر بەرهەم بێ یان کاکۆسرت بێ هەر کەسێکی تر بێ ڕوبەڕۆ ڕخنەی لێ بگرم بەس ڕەنگە ئەوەی کە ئێستا معارەزەیە ڕێگەم نەدا ئەو ڕخنەی لێ بگرم بەڕاستە خۆ پێ بڵم تۆ هەڵەت کردووە کە ئەو بەرنامێت ڕاست نییە ئێستا ئەو معارەزەیە ڕێگەم نادا من ڕێی خۆم دەربڕم لە بەردەرگی سەرا ئەو تەجروبەمان بینی 400 مەتریامە دەستەوە بوو کچێکی شاعر ویستی قەسیدەی بخوێنەوە ڕێگایان نەدا دوای ئەوە لە کۆبوونەوەی ئەوەی پێنج قۆڵەکان کە ئەیان کرد ڕێگان نەدا کاکە حەمە و یعنی قەزم حزبی سۆسیالس و زەحمەت کێشان و حزبی شوعی ئەوانە بچن لە کۆبوونەوەکانە بەشداری بن کێش ڕێگەینەدا برادران یەکگرتو و ڕێگانەدا ئەوە تۆ جارێک لە ئۆپۆزیسیۆنی بۆ کۆبوونەوەیەک ڕێگە نادەی خەڵک بچێت بەشداری لە کۆبوونەوەکان بکە باشە چۆن کە دەسەڵاتت گرتە دەست ئەتوانم بڵێم ئەمە ڕێگەی منەدا منبەرێکی خۆم هەبێ لە جەریدەیەکە شتێ بنووسم بتوانم بە سەلامەتی لە بەردەرگی سەرا بگەمە ماڵی خۆمان ئایا ئەتوانم یعنی ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ئەو دڵنیایە بداتە من وەکو هاوڵاتیەک من باسی خۆمەکەم من ئەوەی حزباتی هەموو خەمەولاوە گریمان ئەوە من سبێنێ هەر وازم لە یەکێتی شێناوە کە احتیمالە من ئەمژەوە و بەیانی لە خەوەڵسم واز لە یەکێتی هێنم بەڵام مەبەست پرسیارێک من لەوە نییە من ئەمەوێ
ئەم ئۆپۆزیسیۆنە دڵنیاییەک بداتە خەڵک کە دوای ئەوە دەسەڵات ئەگرێت دەست ئەو پەڕی دیموکراسیانی لەمانە دیموکراسیترە بن خەڵک لە کاتی سەردەمی کۆماری ڤایمار کە لە ئەڵمانیا بوو لە ڤایمار ڕازی نەبوون لە حکوومەتی سۆسیال دیموکراتەکان و لە کۆمونیستەکان و لە کێوکێ لە دیموکراتەکانی ئەو سەردەما ڕازی نەبوون وتیان ئەمانە زۆ خراپن دەنگیاندا بە نازیەکان ئەی نازیەکان چیان کرد خەڵک لە بڵێن ئەوانەی ئەفغانستان سێرکە لەو حکومەتانی کە پێشتر هەبوون کۆمونیستەکان بوون زمانی مەلیکەکان بوون نازەم کێ بوو لەوانە ڕازی نەبوون هاتن ئەوانیان ڕوخان کێ هاتە سەر حکوم تالیبان هاتە سەر حکوم ئەی تالیبان باشتر بوو تاکو زاهر شاو جەماعەتەکەی یعنی من بۆیە ئەڵێم من بڕوام بە قسەی خەڵک نییە بڕوام بۆ هەیە دەوڵەت هەبێ دەوڵەتێکی قانون هەبێ بە قانون هەموو مافەکانی من دەستە بەرکە ئەمجە دوای ئەوە ساڵێک مەسەلەن ئۆپۆزیسیۆن حکومەکە چوارە ئیکا چل ئەیکا ئەوم بەلاوە ئاساییە گرنگ ئەوەیە زۆر باشە بەڵام مامۆستا ینی ئێستا حیزبەکەی تۆ لەگە پارتی دیموکراتی کوردستانە حاکمی وڵاتن چی دەستی گرتوون بۆی ئەو دەوڵەتی قانونە دروست بکەن من نازانم کێ دەستی گرتوون کێ دەستی نەکردن مەبەستمەوەی ینی بۆ کار بۆ ئەوە ناکەن کە ئەو دەوڵەتی قانونە دروست ئەو زمانە بن بە هەموو باوەڕکەم هەر تا ئێستا دەستور دانراوە کە ئەبێ ئۆپۆزیسیۆنیشە بەڵێ دەستور دانراوە خلافی لەسرە کامە یەکێکە لە شتانەی بەڕاستی لەلایەن هاوڵاتیانەوە قسەی لەسرە من خۆشم 100% وەکو هاوڵاتیەکان بیرەکەمەوە وانە ینی مەبەسم ئەوەیە بۆ ئێستا کە حکوم بەدەست ئێوەیە دەوڵەتی قانون دروست ناکەن من ئەندامێکی ئەو حزبم بەڵام من دەسەڵاتەکە بەدەست منەوە نییە بەڵێ خەڵکی تر بڕیار ببوورە ینی مەبەسم ئەوەیە کە ئێستا لە کوردستانە ئەوانەی کە پیانۆ دەسەڵات و بڕیاری سیاسی لە وڵاتەیە بەدەست دوو حیزبەوەی ئەم دوو حیزبە بۆ کار بۆ ئەوە ناکەن کە دەوڵەتی قانون دروست بکەن ئەو زمانە بن بە تۆش و بە منیش وەکو هاوڵاتیەک بۆ خۆشیان باشە ئەمە بۆ خۆشیان یەکێتی و پارتی بۆ خۆشیان باشە چکە بۆ ئێستا ئێمە مەسن سەیری نظامی ئەو نظامانی کە ئەم فترێ ڕوخێنران نظامی بڵێن زەین عابدین بن عەلی بوو ئەوەی حوسنی مبارەک بوو یعنی هەموو نظامانەی کە هەرسیان هێنا یان ئەوانەی کە لە ڕێگەن بە ڕێگەوان هەرس بێنن ئەم ڕژێمانە بۆ خۆیان باشتر نەبوو دەوڵەتی قانون هەبوایە ئەو کاتە بڵێن کابرا 4 ساڵ حکومێ کرد و دوایە چوو لە باخێکی دروستە کرد یا چوو مەڕی بەخێوە کرد ئێستا بڵێن یەکێکی وەکو مەندێلا گەورەترین سەروەری ئەوەیە کە ئێستا ئەو کردوێتی 4 ساڵ حکمی کردووە و ڕۆشتە بوو ماڵی خۆی دانیشتووە بەوە گەورە بووە یا بەوەی کە بڵێن تا ئێستا شار حاکم بووایە کامیان بۆ خۆی باشترە یان لەبەرەوەی لێوێ دەوڵەتی قانون دروست بووە من لە ئەنگری ئەوەم بە ڕاشکاوانەش ئێڵێم بۆ یەکێتی بۆ پارتی بۆ ئیسلامیەکان بۆ گۆڕان بۆ هەر هەمووی باشترە کە دەوڵەتی قانون هەبێ تەنانەت لە بەغداد بۆ بەغاش باشتر دەوڵەتی قانون چکە لەم حاڵەتە مافی کەس ناخورێ مەترسی ئەوە نییە ئەو سیستەمە بەرەو سیستەمێکی دیکتاتۆری تر یا خراپتر بڕوە و بارودۆخی وڵاتەکە بەرەو تێکچوون بڕوە بەڵام مامۆستا لە بەپی مێژوش دەوڵەتی قانون ئەوانە دروستیەکەن کە دەنگی زۆرینەی خەڵک بەدەستهێن و دەسەڵاتیان بەدەستەوەی و حکومەت دروستەکەن و زۆرینان لە پەرلەمانە ئێستا لە کوردستانە یەکێتی و پارتی یەکێتی نیشتمانی کوردستان لەگە پارتی دیموکراتی کوردستانە زۆرینیان لەناو پەرلەمانە حکومەتیان بەدەستەوەیە ئەگەر دەوڵەتی قانون دروست نەکرابێ کەواتە تاوانەگەهی ئەوانەوە جەنابیشە ئەندامێکی یەکێتی نیشتمانی کوردستانیت من بەردەوام بە نووسیمە هەر لەو ڕۆژە هاتوومەتەوە زۆر پێویستە دەوڵەتی قانون دامەزرێ لە وڵاتە و کاریشی بۆ بکرێ و خەباتشی ئەم دەوڵەتی قانونش کە ئێمە باسی ئەەکەین ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی کە تۆ گومانە هەیە لەوەی کە بێنە سەر دەسەڵات وەکو یەکێتی و پارتی نەبن لە پاکێژەکانی خۆیانە لە بەرنامەی سیاسی خۆیانە باسییان لێوە کردووە باز لە دەوڵەتی قانونەکەن باز لە عەدالەتی کۆمەڵایەتیەکەن باز لە مافەکانی هاوڵاتی بوونەکەن بە هەر حاڵ ئێمە ئەوە تێپەڕێنین لە کتێبی دەسەڵاتی
کوردی و ئۆپۆزیسیۆنی بێدەوڵەت مامەستا تۆ لە بڕگەیەکە ئەڵێی بە بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن لە حکوومەتدا دەیانتوانی لەو 5-6 وەزارەتەدا سێ بەشی پرۆگرامەکەی خۆیان جێبەجێ بکەن یعنی ئۆپۆزیسیۆن جێبەجێ بکە دڵنیام دەسەڵات چاوپۆشی لێ دەکردن تەمان بۆ ئەم پاراگرافەشە نمونە بە سەوزەکانی ئەڵمانیا هێناوەتەوە بەڵێ بەڵام ئەگەر پرۆگرامی ئۆپۆزیسیۆن کە پرۆگرامێکی زۆر فراوان و شاملە کە باس لەو دەوڵەتی قانوناکە کەیسا ئێمە قسەمان لەسەر کرد لە 5-6 وەزارەتدا جێبەجێ بکرێت کەواتە بۆ ئەو حکوومەتەی ئێستا لەم 5-6 وەزارەتەیە نایە ئەم پرۆژەیە جێبەجێ بکە ئەگەر بە 5-6 وەزارەت جێبەجێ بکرێت بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بۆ دوایم ناوبڕە بە ڕێزان دوایان پشوە کورتا گەڕێنەوە لاتەن